شەو گرفتی ئێمە سەبارەت بە تاقیکردنەوەکان بوو ئەوەی لە زمانی کوردی و عەرەبی ڕوویدا بابەتی بیرکاری و نەبوونی مسۆدا هەروەها ناهاوسانکردنی با بڵێن پرسیارەکان لە بابەتی ئینگلیزیدا بەڕاستی ئێمە هێناوەتە دەنگ و داواکاریەکانمان قەرەبووکردنەوەی خوێندکاران هەروەها دانانی لیژنەی پسپۆڕە سەبارەت بە تاقیکردنەوەکان کە بێداچوونێکی پێدا بکرێت و هەروەها مامۆسای پسپۆڕ و شارەزا دامرێت بۆ پرسیاردانان نەک ئەوەی لە زمانی کوردیدا بینیمان لە کوردستاندا تەنها یەک کەس پرسیاری داناوە ئایا کوردستان تەنها یەک مامۆسای کوردی هەیە بەڕاستی ئێمەش سەبارەت بۆ هەڵانی کە ڕوویداوە ڕەنجی 12 ساڵی خوێندکاران نادەین بە ئاوا بێدەنگ نابین بەرامبەر مافەکانمان وە داواکەین کە ئەو بڕیارەکە و دەرەجانەمان پێیرە تەنها قسە نەبێت کە ساڵانی تر تەنها قسە بۆ بەبێ ئەوەی کە بەکردار بکرێت پرسیە هەڵی زۆر تێدا ئێستا تەلەبە دەچێت بۆ ئەو پرسیارانە شکار بکە سەری دێتێک دەچێت ئێستا بەخۆم زۆر سەرم لە پرسیارەکان تێکچوو تەبعاً ئینگلیزی و کوردی و عەرەبی زۆر هەڵی تێدا بوو ئەوجا هیوادارم بە شێوەیەکی ئاشتیانە بە پرۆسەیەکی ئاشتیانە قەرەبمان بکەنەوە داواکاریەکان ژەوێ دابەزاندنی نمرەی کۆلێژەکان یان ئەو تا ئەو نمرانەمان بۆ بگەڕێنەوە یان بەزاندنی نمرەی کۆلێژەکان زۆربەی لەسەرەوەی کۆکن کە نمرەی کۆلێژەکانمان دابەزێنن.